دوو مانۆڕی سەربازی هاوبەشی هاوپەیمانان و هەسەدا لە یەک هەفتە. ئایا پەیامێکی توندی ئەمریکایە بۆ دیمەشق و ئەنقەرە لە وەڵامی هەڕەشە بەردەوامەکانی تورکیا بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازی لەگەڵ سوپای سووریا دژی هێزەکانی سووریای دیموکرات. شەوی ڕابردوو هێزەکانی هاوپەیمانانی نێودەوڵەتی شانبەشانی قەسەدە ڕاهێنانێکی سەربازی هاوبەشی گرنگیان لە بنکەی حەسەکە ئەنجامدا. ئەم مانۆڕە کە لە کاتێکی هەستیاردا دێت پەیامێکی ڕوونی پشتیوانی ئەمریکایە بۆ هەسەدە و ئاماژەیەکی بەهێزە بۆ تورکیا. بەپێی زانیاریەکان ناوچەی تەل ئەمر و دەوروبەری شایەتی فڕینێکی چڕی کۆپتەرە سەربازیەکان بوون تا درەنگانی شەویش بەردەوام بووە. دواتر فڕۆکەی جەنگی بەسەر ناوچەکەدا سوڕایەوە و تا بەیانی ئەمڕۆژ بەردەوام بوو. ئەم جۆرە ڕاهێنانانە نەکتەنها توانای بەرگری هەسەدە بەهێز دەکەن بەڵکو پەیوەندی ستراتیژی هەردوو لا قوڵتر دەکەنەوە. هەفتەی ڕابردووش بنکەی هاوپەیمانان لە گوندەکانی دەوروبەری تەل ئەمر شایەتی ڕاهێنانی هاوشێوە بوو کە بۆ ماوەی 5 ڕۆژی یەک لە دوای یەک بەردەوام بوو. تاقینەوە و تەقەکردن و فرینی فڕۆکەی لەخۆ گرتبوو. هەسەدا ئێستا ڕوبەڕووی هەڕەشەی جددی دەبێتەوە لەلایەن تورکیاوە کە دەیەوێ ناوچەکانی ڕۆژاوا داگیر بکات. ئەم مانۆڕە هاوبەشانە پەیامێکی ڕوون دەنێرن کە کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوپەیمانان پشت لە کورد ناکەن. لا گرنگی هەوڵەکانی تورکیاش بۆ بەگژوەدانی دیمەشق بە کورد کەم دەکەنەوە بەهۆی تۆکمەی هەسەدە و پرسەکردنی بەردەوامی لەلایەن ئەمریکا و هاوپەیمانان.